بەڵێستاوتان لێ بێڵبەت وەک لە گەشتەکانی پێشوودا بۆ بینەرانی کەینە خسمانە ڕووکامڕۆ ئاڵوگۆڕ لە پۆستی قایمقامی قەزای پێنجۆندا کرا لە مەراسیمێکدا کە بەشی زۆری هاوڵاتیان چون توێژە جیاوازەکانی قەزاکە ئامادەی بوون. ئێستا قایمقامی بە وەکالەتی قەزای پێنجۆن لەم ڕۆیەتی ئیدی دەست بەکاربێش بەڕێز کاگێمن ئیبراهیم میوانمە گفتوگۆ لەگەڵ خۆیان کەم کاگێمن سڵاو دەبێ سوپاس بۆم دەرفەتە دەستپێک پیرۆز دەبێ یوای سەرکەوتن بۆ خوازی مەبزان پەیام چێ لەم ڕۆژە. سپاس بۆ جەنابتان. لە ڕاستیە ئەرکی ئێمە لەم قۆناغەیە قورس دەبێت چونکە بەڕاستی مەبرایەکی ئەزیز و خۆشەویستمانە دەزا. من و کاکزانە زیاتر لە 10 ساڵە پێکەوەین لە ئیدارەیە کارەکەین بەداخەوە کە ئەو بەویست و ڕەزامەندی خۆی بەجێ هێشتین ئێمە ڕێزی ئەوەی ئەگرین کە خۆی بەویستی خۆی بووە. من ئێستاکان نمەس ڕاست پێدراوم بە پشتیوانی خۆی گەورە بە هیمەتی هەموو لایەک بە هیمەتی هەموو فەرمانگە خزمەتگوزارانی سنوورەکە دەسەڵاتمان چە نەبوو درێخی ناکەین و باشترین خزمەتگوزاری پێشکەشەکەین بە خەڵکی خۆشەویست سنوورەکەمان. خەڵکی ناوچەکەی وە بەرپرسیارەتی دەبۆ لە ماوەکانی ڕابردوو لە ناحیەکانی سنووری قەزای پێنجۆن کارنامە و پلانی چیە بۆ داهاتوو بەتایبەت کە بۆم ناو بەناوی یاخود بڵێن هاوشێوی ناوچەکانی دیکە ساڵی ڕابردوو لە مانگیەکدا بەش لە دانیشتوانی ئەم سنوورە خۆپیشاندانکردن ناڕەزایەتیان دەبێت تەنانەت جێبەجێکردنی داواکارەکانن لە سەراحەتی قایمقامی پێشووشدا نەبوو. تۆ پلانی بێگومان ینی ئەوانە کە پێویست بۆ کاکزانە ئیشی لەسەر کردووە چونکە ئێمە پێکەوە لێگەی ئیدارەیە بووین ئەگاداری هەموو پلانەکانی یەکترین پێکەوە دامان ڕشتووە بۆ خزمەتگوزاری هەم بۆ سنووری ناڵپارێز و پێنجۆنی چونکە کاکزانە براگەورە بوو بۆ قایمقامێک بێگومان کاکزانە کۆمەڵە پلانی باشیە بووە. ئێمە هەچەند خۆی لە ماوەی ڕابردووە بەردەوام داکۆکی کار بووە و خەڵک لەگەڵ یا بۆ خەڵک خۆپیشاندانی کردووە. ئێمەش درێژە پێدەری ئەو ڕێگەیە ئەبین ئەوەی دەسەڵاتمان هەبێت ئەوەی توانامان هەبێت لە دەرگای هەموو ئەو دەستگانە ئەدەین کە پێویستە خزمەتگوزاری پێشکەشکەین ئەو وەزارەتانی کە معنین کە باشترین خزمەتگوزاری پێشکەشکەین درێخی ناکەین بە یەک تیم کارەکەین لەگەڵ هەموو ئەو دەستگا خزمەتگوزارانی سنوورەکەیە ئیشەڵا بتوانین عاملێکی خێربین لەو مدەی کە من لێرا بووم. کۆتا پرسیارەمەوە بێ ڕەنگە لەناو کووردا کەم ئەمە بوو بێ بەنەری کە لەسەر خواستی خۆت دەستبەرداری پۆستێکی ئیداری بی یاخود لێبی ئەمەی دەستەکات کێشانەوە خۆویستانی کاکزانە کە پێشوکری چەندە لە داوای کردووە چی پامێکمان پێ کاکزانە پیاوێکە لە ڕاستیە لەگە خۆی و خۆی و خەڵکیشە ڕازگۆ بوو ئەوەی توانی هەوڵیە بەڵام بەداخەوە حکومت بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی بوو و ئەوکو پێویست نەیتوانی ئەو بگەێنێت دواتە کاکزانە هەڵوێستی وەرگرت بێگومان ینی ئینسان کە لەگەڵ خۆی و خەڵکا ڕازگۆ بوو ئەبێ هەڵوێستی هەبێت لە کاتی خۆیە. ئێمەش درێژە پێدەری و ڕێگابین ئەوەی توانامان هەبێت بە پشتیوانی خوا بە هیمەتی هەموو لایەک درێخی ناکەن هەوڵی بووین کە دوازار گەشتە ئەوەی کە ئیش ناکرێت و ئەگەر بیانە پێنجم پەراوێستخەن دڵنیا بە ئێمەش هەڵوێستمانە بێت و لەوەی هاوشەوی برای ئەزیزم کاکەزانە چونکە ئێمە لە ڕاستیە ئەمانە ئەم پۆستە بۆ خزمەتگوزاری بەکاربێنین بۆ باشترین خزمەت بەکاربێنین نامانەوێت کۆمەڵێکشتی تری پێ بکەین پەیامی منیشەر ئەوەیە چیم پێ بکرێت دەسەڵاتی ئێمە چەنە بێت بە هیمەتی هەموو لایەک بە پشتیوانی خوای گەور و هیمەتی هەموو لایەک درێخی ناکەین. یوای سەرکەوتنت ببورە کاتمان گرتی بەڵێەوەی بینەر و بیسەری بنووتەی هێمن ئیبراهیم قایمقامی بە وەکالەتی نوێی قەزای پێنجۆن بوو کە لەسەر کارنامە و پرۆژەکانی داهاتووی بۆ ئێمە بۆیەوە دووە